ئەوەی ئەم بەیانەیەمە تێبینیمان کردووە بەسەر مەفرەزەکانە گەڕاوین ئەو ڕێنمایانەی کە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی دەریان کردووە ئەو ڕێنمایانەی لیژنەی باڵای پارێزگای سلێمانی دەری کردووە هاوڵاتیان باش ئیلتیزامیان پێوە کردووە و باش بەڕێوە چێ. ئێمە زۆر جار لە بۆ نەو مناسەباتی جیاواز چالاکیەکانی ئەومان ڕووماڵ کردووەوە وەکو ئیعلام بەشدار بووین بەڵام لەم قۆناغەدا بۆچی گرینگە هاوڵاتی و میدیا بەیەکەوە ئێمە و ئێوە هەمومان بەیەکەوە ئەم ڕێنمانە جێبەجێکەین. کارە میدیا ڕۆڵێکی گرنگە بینێ لە هەموو بوارەکانە ئەوەنەی ئێستا پێویستمان بەوەیە ڕێنمایەکانی وەزارەت لە ڕێگای میدیاوە بڵاو بێتەوە لە ڕێگای شوێنێکی کە نییە پێنای بۆ بەرین بۆیە زۆر زەرورە ئێوە ئێستا هەچەنە دایم هاوکارمان بوون پشتیوان بوون زەرورە ئێمە هێزەکانی ناوخۆش ڕێنمایەکانی تەندروستی جێبەجێەکەین هەموو ئەم ڕێنمایانە و جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە بۆ ئەوەیە هاوڵاتیان پارێزین. ئەگەر هاوڵاتیەک پابند نەبوو یان لە مەهامی قەدەغی هاتووە تێنەگەیشت ئێوە چۆن ڕێنماییەکەن چۆن ئیجراعاتی لەگەڵەکەن؟ ئێمە هەمویان ڕێنماییمان کردوون و ئێستا مەفرەزەکانمان ئاگادار کردوێتەوە پتیانەگەین پیانەڵێن کە ئەمە لەبەر سەلامەتی خۆت و ماڵ و مناڵ و کەس و کارتە پێویستە پابند بی پێوەی لەبەرەوە بێ ئەوانش پابند بن پێوەی ئێستا خۆتانە بین جادە هەمووی چۆڵە دەمە نیشانەی ئەوەیە هاوڵاتیان زۆر باش پابند بوون بە ڕێنمایەکانەوە. سلێمانی هەڵبەت گەورەیە بۆ نمونە ئەمە سنتەری شارە بۆ هەموو کۆڵان و گەڕک و ئەو ناوچانەی کە جم و جۆڵیتیا بە هەمان شێوە تیمەکانی ئێوە هێزەکانی ناخۆ تەواجودی هەیە هەموو هێزەکان تەواجدی هەیە هەم برایانی ئاساژ برایانی هاتوچۆ لیوای سلێمانی لیژنەکانی قایم قامێت جەنابی پارێزگا خۆی ئاگاداری هەموو شتێکە پۆلیسی سلێمانی هەمووی ئاگادارە لە هەموو گەڕەکەکان پۆلیسمان بڵاو پێ کردووە و لە بانی زوو خۆم بەسەریانەوە گەڕێم ڕێنمایانەکەم. باشە هەندێک کەس میوانە لە سلێمانی لە وتێ لەگەمێنێتەوە حکوومەت هیچ شوێنێکی تەرخان کردووە بۆ ئەوەی نانەوخانەیەک سەموخانێک هەندێک شوێنی تایبەتە بێ هاوڵاتی بتوانێت بچێن شتی لێ بکڕێ بۆی قەرەبلوهین بۆ نمونە ترزن لای خەڵک نەبێت کە شتی دەست نەکەێت شوێن هەیە بەڵام ئەو شوێنانە بۆ دانیشتنوانە نییە بە دیڤەری داواکەن بۆیانە بن. زۆر سپاسەکەت دوایین پەیامی ئێوە هەم بۆ ئێمە هەم بۆ هاوڵاتیان ئێمە داوا لە هاوڵاتیانی بەڕێزەکەین پابندی ڕێنمایەکانی تەندروستی بن بۆ ئەوەی بتوانی شەڵا ئەمە کۆتایی پێبێت و بە سەلامەتی هاوڵاتیان گیانیان پارێزراو بێت. بوتم دوای پرسیارە کاتە 48 سعاتی ئێسا و کە لە بەردەمیشمانە هەموو ئەو 48 سعاتەی کە ئێوە لەسەر جادن و قەدەغی هاتووە بەردەوامی دەبێت. ئەم 48 سعاتە قەدەغی هاتووە بەردەوامە نایڵین بە هیچ شێک هاتووە بێ و دوای ئەوەی چاوەڕێ ڕێنمایی وەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستیەکەین.